لە سنووری گوندەکانی نەحیەی خەلیفان لا قەزای سۆران ماوەیە کە گەنجان و لاوان ناوی خۆیان تۆمار کردووە بۆ ئەوەی لە ڕزەکانی سوپای عێراق دابمەزرێن، بەڵام بەشێک لەو گەنجانەی ناوی خۆیان تۆمار کردووە و دەڵێن دامەزرانەکە بۆ نێو ڕزەکانی حەشتی شەحبی بووە و هەندێکیان پەشیمان بوونەتەوە. سعدە و نیوشە بوو پەیوەندیان بێمەوە کرد کە ناوی خۆ بنووسین، خۆ ناونووسکەین لە پاسەوانی سنوور، ئەمەش ناوی خۆمان ناونووس کرد. دوای ئەوەی کە زانیمان پاسەوانی سنوور نیە حەج شەعبیە، کە ئەمەش زانیمان حەج شەعبیە ناوی خۆن گەڕاندەوە. بێمەعاشم بێکارم، بێگەنجێکی بێمەعاش بێکارم لە ڕێی ئاغێ من ئەویشە لەو ملکردە زۆر پێ خۆشحاڵیم. ئەو قسانەی کە کرایە پێش ئێستا ئەوش وەنیا هیچ حەجی شەعبیەوە نییە. بەپێی زانیاریەکانی NRT نزیکەی 30,000 کەس ناوی خۆی تۆمار کردووە و لەلایەن بنەماڵەیەکی دیاری ناوچەکە سەرپەرشتی دەکرێت. ئاماژە بەوە دەکەن هێزەکەیان سەر بە هیچ لایەنێکی سیاسی هەرێم نییە و تەنها بۆ دروستکردنی هێزە لە هۆزی سوورچیەکانی ناوچەکە و سەر بە وەزارەتی بەرگری عێراقا. بەرێ ئەوە لە حکوومەتی مرکزیە قووەتێکی تایبەتە لە منتەقەی سنووری عەشیرەتی سوورچیا و ئەمە پێن بکرێت تەعاون لەگە حکوومەتێکین. پێویست نییە ئەوە بێن ئەوە شتێکی خراپە، ئەگە خراپی باو بێنەما چووکە ئەمەش لە مەسلحەتی ملەتی خۆینە، ملەتێمەش وەزعی خراپە. بەرپرسانی حکومی هەرێم لە ناوچەکەدا دامەزرانی هێزێک ڕەت دەکەنەوە و دەڵێن نابێت لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە هیچ هێزێک هەبێت. ئێمە وەکو حکوومەت هەرێمی کوردستان دژ و ڕێگری دروستبوون و بوونی هەر هێزێکی چەکدارین کە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە و پێچەوانەی پرەنسیپا عورفی ئیداری و یاساییەکانی بەرکار لە هەرێمی کوردستان بێ و بۆ هیچ کەس و لایەنێکیش نییە بەهۆی ململانەی سیاسی و کەسیەوە ئاسایشی نەتەوەیی هەرێمی کوردستان بخاتە مەترسیەوە. دوای هاتنی داعش بۆ عێراق و شکست پێهێنانی سوپای عێراق لە ناوچەکەدا چەندین گروپ و هێزی جیاواز لە ناوچەکەدا دروست بوون و لە چوارچەوەی عەشدا کۆکرانەوە، لە هەندێک ناوچەشدا ڕوبەڕووی پێشمەرگە بوونەتەوە. لە ماوەی ڕابردوودا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان بڕیاریدا بە دروستکردنی هێز بۆ کەمە ئاینیەکان بە مەبەستی خۆپاراستن، بەڵام پرسیار ئەوەیە دروستکردنی هێزێک لەم گوندەدا و لە قوڵای هەرێمی کوردستان بۆ چ مەبەستێکە؟ عەبدوڕوستای NRT گوندی کەڵەچینی ناوچەی سوورچایەتی.